بۆ دووهەم ڕۆژە هەزاران کەس کە بەدوای شوێنێکی پارێزراودا دەگەڕان لە باشووری غەزە لە نەخۆشخانەی سەرەکی ئەو ناوچەیە هەڵاتن لە کاتێکدا بەرپرسانی فەڵەستینی دەڵێن بەهۆی هێرشێکی ئاسمانی ئیسرائیلە خەڵکەکە کەلوپەلەکانیان لە ناو جاتنەکانیاندایە و جێگەی نووستنەکانیان بەسەر شانیانداوە و هەڵدیان. سوپای ئیسرائیل ڕۆژی شەممە گرتەیەکی ڤیدیۆیی بڵاو کردەوە کە دەڵێت بەردەوامی کردداری زەمینی لە ناو کەرتی غەزە نیشان دەدات کە تانگە سەربازیەکانی تەقەیان لەو ئامانجە کردووە کە پێدەچێت ژێرخانی هەماس بن. باڵی چەکداری هەماس ڕۆژی شەممە گرتەیەکی ڤیدیۆی بڵاو کردەوە کە تێدا باس لەوە دەکات باڵە سەربازیەکەی هێزەکانی ئەلقەسام ئۆتۆمۆبیلەکانی سوپای ئیسرائیل لە ناو غەزە دەکەنە ئامانج. وتەبێژی سەرەکی سوپای ئیسرائیل دەریاوان دانیال هاگاری ڕۆژی شەممەوتی سوپای ئیسرائیل ڕۆژ یەکشەممە یارمەتی دەدات لە هێنانە دەرەوەی ئەو مناڵە کۆرپانەی کە لە نەخۆشخانەی ئەلشیفای غەزەدا گیریان خواردووە. بەشی ڕۆژهەڵاتی نەخۆشخانەکە کراوەیە لەسەر شەقامی ئەلوادی تا دانیشتوانی غەزە بتوانن بە پارێزراوی لە نەخۆشخانەکە دەربچن. ئێمە ڕاستەوخۆ بە بەردەوامی لەگەڵ کارمەندانی نەخۆشخانەکە قسە دەکەین. کارمەندانی نەخۆشخانەی شیفا داوایان کردووە کە سبەی هاوکاری مناڵە کۆرپەکان لە بەشی پزیشکی منداڵان بکەین بۆ ئەوەی بگەنە نەخۆشخانەیەکی پارێزراوتر. ئێمە هەر هاوکاریەک پێویست بێت دابینی دەکەین. بە پێ وتەی دکتۆر محەممەد کاندیل کە دوایینجار شەو شەمە لەگەڵ هاوکارەکانی لە پەیوەندیدا بوو دەڵێت گەورەترین نەخۆشخانەی غەزە کە ئەلشیفایە چیتر ڕەخۆش وەرناگریت و ئەمبۆڵانسەکان گواستنەوەی بریندارەکانیان بۆ ئەوێ ڕاگرتووە. ئێستا نەخۆشخانەی ئەلشیفا کار ناکات، کەس ڕێگەی پێ نادرێت بشتە ژوورەوە و یاخود بێتە دەرەوە. تەنانەت ئەگەر لە ناوچەی غەزەشدا بریندار بوویت ناتوانێت بە ئامبولانس بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی ئەلشیفا. بۆیە ئێستا نەخۆشخانەی ئەلشیفا لە کار کەوتووە. ئەمەیە دۆخەکە. بنیامین نێتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ڕۆژی شەممە ئامانجی خۆی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاسایشی غەزە بۆ ماوەیەکی نادیار لەلایەن ئیسرائیلەوە دووپات کردەوە. ئێمە ڕاناوەستین تا ئەرکەکە تەواو نەبێت. شەڕی حەماس داعش بە تەواوەتی بەرەو پێش دەچێت و یەک ئامانجی هەیە، ئەویش سەرکەوتنە. ڕۆژی شەممە فەرتە لە 100,000 خۆپێشاندەر لە لایەنگیرانی فەڵەستین بە ناوەندی لەندەن ڕێپێوانیان کردو لە گەورەترین گردبوونەوەدا تا ئێستا و داوای ئاگربەست لە ئێستادا لە کەردی غەزەیان کرد. خۆپێشاندەران ئاڵای سەوز و سووری فەڵەستینان بەرز کردبووە و داوای چیتر داگیرکاری نەکرێتیان کرد. لە کاتێکدا کۆمەڵێک خۆپێشاندەری جوولەکەی لایەنگیری فەڵەستین پلاکاردیان بەدەستەوە بوو کە لەسەری نووسرا بوو نەک بە ناوی ئێمەوە.